مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. ئەوان سبینێ لە ڕیستۆرانتی پوبیردا کۆبوونەوەیان هەیە. شتەکە بڕاوەتەوە، کوانیا 11 دەنگ، سوپەرشن 2 دەنگ و من 1 دەنگ. دایەک هیب ئەم ئەنجامەی پەسەند کرد و هەرگیز هەڵە ناکات. لە ئۆفیسەکەی پریوردا ئەوم بینی سەراپای لاجلێکی وەنەوشەییدا نوقم بوو بە گورجی بەرەو پیرم هات. هیپ هیپ هیپ، ئەمەش سوربی ئازیز و خۆشەویستمان، ئەو نووسەرە تازەکاری کە ناڕەحەت و نیگەران ڕێدەکا. خەمت نەبێ قەیدی ناکات، من بەگیان و دڵ هەوڵم بۆ دایت. 1 کیلۆ نیو کەمم کردووە، دەنگم کەوتووە، ئیدی دەنگم دەرنایەت. ئەم بەڕێزانەی دەستەی دادوەری وەکو جاران بە ئاسانی نەرم نابن و نایەنە ڕەدا. ناچار بووم سنگ و ئیحتوباری کەسایەتی خۆم ژێر پێ بنێم. ئەم کارم بەبێ بیرکردنەوە کرد، چونکە دەمزانی کە لە ڕێی شتی تووڕەهات ناچمە شەڕەوە. پریور بەدەم بزەیەکی کێوی و دۆستانەوەوتی دۆستی ئازیز، خانمی ئازیز و دۆستی بێهاوتا. لەبەر ئەمە ئەوەندەم پێداگری کرد، ئەوەندەم هەوڵدا، ئەوەندەم قسە کرد تا سەرنجام گوێیان لێگرتم. پێم وایە وا بزانم سوربیەی ئازیز وەرە پێشەوە گوێت بێنە. دایکە هیب لێوە ئەستور ڕەنکرا و قلیشاوەکانی لەگوێی من نزیک کردەوە و لە بن لێوانەوە بەچپەوتی وا بزانم بۆ ساڵی ئایندا شانسێکت هەبێ یان بۆ 2 ساڵی دی. پریور بە جۆش و خرۆشێکی زۆرەوە دەکەوێتە مەرایی و سوپاس و قەدرزانی خۆی بۆ دەردەبڕێت. منیش ناچار دەبم سوپاسی ئەم ژنە گەمژە لە خۆباییە بکەم کە خۆی لە ئاوریشمی وەنەوشەیی گۆڵدۆزی ئەرخەوانیدا هەڵکێشا بوو. کە لای پریور هەستام چوون بۆ ڕاتان پلا. لەوێ پالوشم بینی کە بە پۆزەوە دانیشت بوو، سوور بوو بۆەوە و خۆی پڕبا کرد و لە بن لێوانەوە وتی بێگومان سبەی نێنایت. بۆچی نایم؟ بە بۆنەی خەڵاتەکەوە من ئەم تیر و پشکەم بەلاوە گرنگ نییە. هەموو بەرۆک و ورگی زۆر ناشرین بەدەم پێکەنینەوە دەلەرێتەوە. چاوەکانی لە خۆشیە ئاویان کردووە. سەرنجام هاواری کرد ڕێوی دەمی نەدەگەیە ترێ. شانەکانم هەڵدەتەکێنم بێ ئەوەی هیچ وەڵامێکی بدەمەوە بۆ ئۆفیسەکەی خۆم دەڕۆم. شەوێکی ناخۆش لەگەڵ سوزاندا بەسەر دەبم. بچووکترین دەنگ ئازارم دەدات. دڵم لە شووتی مەکینەی قیتارەکە تێک هەڵدێ. بۆنی ماکەرۆنی و سۆسی تەماتە بێزارم دەکات. لاجانگەکانم دێشن. بۆ خۆ مەشغوڵکردن هەوڵ دەدەم بەشی یەکەمی شەوی ڕەش دووبارە بخوێنمەوە. کارێکی زۆر خراپم تێدەکات تۆ بڵێ ئەم کۆمەڵە وشە تێکەڵ و پێکەڵا بێمەبەست و مانایە ڕۆژێ لە ڕۆژان لە شێوەی کتێبێکدا چاپ بکرێ. بشێت ئەم کاراکتەرە زیندانیانە ڕۆژێ لە ڕۆژان بتوانن پەت و داوی دابوو نەرید بپچڕێنن. ئایا حەقی ئەوەم هەیە خۆم بە گەورە بزانم و لە ئاوێنەدا سڵاو لە خۆم بکەم؟ بە سوزان دەڵێم ئێستا بەشی یەکەمی شەوی ڕەشم خوێندەوە. هەلق و مەلەقە گیانەکەم تۆ پستی هەڵبەتە کاری جددی دەوێ. شێوەی گوزارشت و دەربڕینەکەی کەمێک سستە، بەڵام بە خۆشحاڵێکی شێتانەوە هاوار دەکەم. خۆ تۆ بە منت وتبوو فەسلی یەکەمت زۆر بەدڵە. سوزان بە دەنگێکی نێوی و نووساوە دەڵێت ئێستاش زۆرم بەدڵە. جاک دەمەوێت ئاقڵ بم، نامەوێ خۆشەویستی تۆ کوێرم بکات، دەمەوێت یارمەتیت بدەم تا بەرهەمەکە تەواو بکەیت. واتە ئەمە لەوە باشترە کە دەستبەرداری نووسین ببم. تێگەیشتم. من لە کەرەتی و بە دنیازی خۆم ئاگادارم، بەڵام حەز دەکەم کە شێتانە پێویستم بە ئازاردانی کەسێکی دی هەیە. من هەموو ئومێدێکم بە تۆ بوو کە پشتیوانیم لێ بکەی. پێف لەم خۆشحاڵیە. ڕۆندەک ئاشتی و ڕاز و نیاز، ماچێن سوێند و بەڵێنانی تاساو، دەستگوشین و خەونی جوان و ناسک، هەموو ئەم شتانە سەیر و بێمانان پێش سوزان. دەچمە ناو جێگاوە. ئەم دێڕانەی دوایی لە ناو جێگاکەم دەنووسم. سوزان لە ماوەیەدا شەربەتێکی ئارام بەخشم بۆ دروست دەکات. ئەفسوس کە کوانیا لە هەمان سەعەتدا خۆشحاڵ و سەرمەز لەگەڵ کیژێکدایە و ئەم پارەی کە لە یەکەمین فرۆشی ڕۆمانە براوەکەیەوە دەستی دەکەوێت لەگەڵ کچەکەدا حیساب دەکات. ئیدی هەرگیز باسی ئەم ڕۆمانە هیچە ناکەم. ئەوەی بۆ من هاتۆتە پێش شتێکی ماقوڵ نییە. نازانم ئاخۆ دەتوانم هەر هەمووی لەم شەوەدا بگێڕمەوە.
بەڵام هەوڵ دەدەم بەلایکەمەوە باری سەرنج و تێبینیا هەرە گرنگەکانم هەست و سۆزە سەرەکیەکانم بنووسم، بەڵام لەکوێوە دەست پێ بکەم. هەز دەکەم مێشکم نییە، دڵم نییە، دەستەکانم بوونی دەرەکیان نییە. کاغەزەکە لە بەرچاومدا وەکو یەک بە کریسپی گرامافۆن وایە دەسوڕێتەوە بۆ دواوە دەڕوات ئارام بە ئارام. ئەمڕۆ 15 مانگی دیسەمبەرە. من و سوزان لە شار فراڤینمان خوارد، جەژنی سوڵح و ئاشتی خۆمان گرتبوو. ئەو ڕیستۆرانتەی کا سوزانم بۆی داوەت کردبوو بە میوە و خۆراکی دەریایی بەناوبانگ بوو. تووتیای دەریایی نەرم و بە لەزەتیان بۆ هێنابووین کە ئێستاش بۆ نەخۆشەکەی لە کەپۆم نەپراوە، بەڵام ئەمە گرنگ نییە. بەڵام ئازایانە کەم و زۆر باسی خەڵاتەکەمان نەکرد کە لە هەمان سعاتدا لە ڕیستۆرانتی پوبیر دەدرا. باسی زۆر شتی دیکەی بێبایەخ و تووڕەهاتمان کرد. من چەند نوکتەیەکم گێڕایەوە کە مەخابن بیرم نەماون. جا چونکە پێشوازی و خزمەت گوزاریەکەیان زۆر خاو بوو، خواردنەکەیان گەلک خۆش بوو تا سەعات 2 و هەڵنەستاین. زۆرم مەبەست بوو لە ڕۆژی دانی خەڵاتی موپاساندا بچم بۆ ئۆفیسەکەم. دەمویست ڕێک لە کات و ساتی خۆیدا بگەمە ئۆفیسەکەم بۆ ئەوەی بیسەلمێنم کە دەسیسە و پلانی هیچ و پوچی ڕکابەری بە هیچ جۆرێ بەرنامەی کارکردنی منی تێک نەداوە. تەکسیەکەم بەکرێگرت. سوزانم لە بەردەرگای فرۆشگایەکدا دانا و داوام لە شۆفێری تاکسەکە کرد کە بەپەلا بمگەێنێتە بارەگای ڕاچان پلا. پێم سیر بوو کە دەرگای ئۆفیسەکەم کراوە بوو. هەرسێ ئافرەتە تایپێستەکە، دەرگاوانەکە و فرولەی هاوکارم لە بەرمێزەکەم کۆبوو بوونەوە کە لە ئاستانەی دەرگاکە تێپەڕیم هەموو بە یەک دەنگوتیان ئەوە هات. تایپێستەکان لە بەرم هەستان، بەرەو پیرم هاتن، پالوش و بە سەماعەکەی هەڕەشی لێکردم. دەرگاوانەکە تەلەفۆنی سەرمێزەکەی هەڵگرت و فرولەی هاوکارم با دەنگی بەرز هاواری کرد. لێتدا وەرتگر برادەری ئازیز. وتم لە چی مۆرگرت؟ خەڵاتەکەت برد. هەستم کرد لاقەکانم لە ژێرما خاو دەبنەوە. خوێن بۆ سەر و چاو و دەستەکانم ناڕوات. بە دەنگێکی شپرزە و بە دەمەڵاڵێکی گوتم سوحبەت دەکەی؟ فرولە دووبارەی کردەوە. نا لە ئۆفیسەکەی پریورەوە تەلەفۆنیان بۆ کردین. پریور بۆ دەگەڕێ، نازانێ کیەوە چویت. هەموو ڕۆژنامە نووسەکان لە لای وەشانکارەکەتان با پەرۆشەوە چاوەڕوان نست دەکەن. دووبارە وتم ئەدی قەرار بوو خەڵاتەکە بە کوانیە بدرێ. وام دەزانێ خەون دەبینم. لە ژیانم شادی و خۆشیێکی فرۆ و گۆنگباڵی بەسەرما کێشا بوو. چەند دەنگێکی ئاشنا لە گوێمدا دەزرنگایەوە. پیرۆزە دۆستی ئازیز، بەڕاستی گۆڤاری ڕاتاپلان دەتوانێت شانازیت پێ بکات. باشەکەی دەگەیتە ئەکادیمیا؟ سیرم کرد ماسوولکەکانی دەموچاوم پێ دەکەن و زمانم دەجوڵێ و دەڵێت سوپاس. وەکو یەکێک خەوی لێکەوت بێ بەو ئاوایە بردمیانە دەرەوە. خستمیانە ناو تاکسیەکەوە. هەندێک بە دەنگی بەرز ناوی ئەدرسەکەیان هێنا. تاکسێکە بە ناوی قاقای پێکەنین و هەرا و هەنگامەی خەڵکەکەدا کەوتڕێ کە بە تەنیا لە ناو ئۆتۆمبیلەکەدا گیرسامەوە. بێهودا هەوڵمدا تا دووبارە وەخۆ بێمەوە. هێشتا باوەڕم با شانس و یەغباڵی خۆم نەدەکرد. دەترسام شتەکە ڕاست نەبێ و ڕەنگە هاوکارەکانم لە قسەکانی پریۆر باشحاڵی نەبووبن و ڕەنگە ئەمە گاڵتەیەکی بێمانای پالوشوو بێ. هەرچەندە لەگەڵ ئومێد و شادمانی ململانێم بوو، بەڵام هەرچیم دەکرد نەمدەتوانی لێدانی توندی دڵم هێور بکەمەوە. لە دڵی خۆمدا دەمگوت ئەگەر شتەکە ڕاست بێ، ئەگەر ڕاست بێ دەبێت چ بەو ڕۆژنامەوانانە بڵێم. دەڵێم زۆر خۆشحاڵم. نانە ئاوێنەی ناو ئۆتۆمبیلەکە درزی بردووە. ئەمە کردوویەتە کارێک دوو ڕوخسارم هەبێت کە لای چەناگەمەوە یەک ناگرنەوە. نەنا شتێکی دیکە دەڵێم من شانازی بە خۆمەوە دەکەم کە من بۆ ئەم خەڵاتە هەڵبژێردراوم. نەنا دەڵێم بەڕێزینە زۆر سوپاسان دەکەم کە بەم قەرەباڵغیە بۆ ئێرە هاتوون. باشە چۆن دەبێ ئەم ئاوێنە شکاوە وێ ڕایتەکان و هەڵبەز و دابەزی توندی ئۆتۆمبیلەکە هێشتا هەر لە جێی خۆی دابێ؟ بێگومان کاتێک زانی لێکترازا و کەوتە خوارەوە هەنگێ شتێکی سەیری لێ دەردەچێت. بەڕێزینە ڕێگەی من بدەن، سەیرە من خەون دەبینم. تەکانێک دەدەم و بێدار دەبمەوە. بەڕێزینە پیاوێک لە بەردەمتان وەستاوە کە وای لەم ئاوێنەیە. ئەم ئاوێنە چیەتی؟ ئۆتۆمبیلەکە لە پێچێکی کورت و پڕدا بە توندی پێچی کردەوە و بە زەحمەت لەسەر ئانیشک خۆم گرتەوە و لە ناکاوە دەستم بە پێکەنین کرد. پێکەنینێکی ئەوەندە بەرز و شێتانە کە شۆفێرەکە لە ئاوێنەکەدا دیتمی و با ڕوخساری گەش و حایرەوە ئاوڕی لای منی دایەوە. ئەگەر دەیزانی کاتێ بزانێ
پاشان پێچی شەقامەکە و ڕووکاری تاریکی بڵاوەخانەی برایانی پریور دەرکەوت دەدوت بە غار بەرەو پیری من دێت. یەکێک لە ئۆتۆمبیلەکانی ڕادیۆ لە بەردەرگا وەستا بوو، چەند وایرێکی لێهاتە بۆ دەرەوە. چەند کەسێکی نەناس بە بێکی گڵاو کاغەز بەدەست چاوەڕوانی گەشتنی منیان دەکرد کەواتە شتەکە ڕاستە. هاوارم لە شۆفێرەکە کرد. کاکی شۆفێر لە زێکە خێراکە، بە هەر حاڵ نامانەوەی کە داغان و وێران ببین. ئۆتۆمبیلەکە پێی بە بەنزین دانا، بە زەحمەت خۆی لە چەند ڕۆژنامەنووسێکی گونجکاو لادا. بەدەم زیڕەی تیژی ئیستۆپەوە لە بەردەرگا وەستا. من 3 ئەوەندەی کرێیەکەی خۆیم دایە و باپەلەدا بەزیم و خۆمگەیاندا سەر شۆستەکە. 3-4 ڕۆژنامەنووس یەکسەر دەوریان گرتم و پرسیار بارانیان کردم.